تەفاوتەکانی مۆبایل بۆ منداڵ لە سێ خاڵدا دەبینمەوە. یەکەمیان لە ڕووی زەهنەوە کەوا ئاستی زەهنی منداڵ دادەبەزێتن لە کۆمەلگا. دووەمیان لە ڕووی تەندروستیەوە چاوی دادەبەزێتن کە منداڵانی ئێستا ڕێژێکی زۆر تووشی کەم بینین بوونە. سێمیان لە ڕووی کۆمەڵایەتیەوە منداڵانە توانێت تێکەڵبوونیان ناو کۆمەلگادا زۆر دادەبەزێت. بەڕای من دایک و باوک ڕنگدانەوەی لەسەر منداڵەکەی دەبێت ئەش بە جۆرێک منداڵەکە لەسەر دایک و باوکی دەکاتەوە بۆ نمونەکە دایک و باوکەکە خەریکی مۆبایلە منداڵەکە لاسە دەکاتەوە ئەگەر بێت و دایک و باوکەکە لە جاتی مۆبایلەکە کتابێ بەکاربێنێ ئەوە لامان کاتدا منداڵەکەش لاسەر دایک و باوکی دەکاتەوە لە جاتەوەی مۆبایل بەکاربێنێ دەزانێت کتێبێک. بچیکێت ما gelekî muteleqin bi mobayla ve nûke parametir zarokê biçîk iPada dikene destê wanakê de te gelek serbiyatiyên zîv zî naaxivin zî zî muşarekê gel hewîrdorê xwe nakin ke axivina wanakê zîv zî navebîtin.